بەڵێ هەر سەبارەت بە ئەم بارودۆخی کە ئێستا هەیە شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا و ئێران و هاوکات تێوەگلانی وڵاتانی عەرەبی و گروپ و میلیشیا چەکدارەکانیش بە هەمان شێوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز جوانا هێڵد کەمینگز بەڕێوەبەری بەشی توێژینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانکۆی بێلۆر لە تەگزازی ئەمریکاوە لەگەڵم دەبێت. بەڕێز جوانا سپاس کە لەگەڵ کوردستان 24 خوێندنەوەتان بۆم بارودۆخە چیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ڕوویداوە لە نێوان ئێران، ئیسرائیل و ئەمریکا. پێتان وایە ئەم شەڕە درێژخایەن دەبێت یا سنووردارە و لە ماوەیەکی کورتدا کۆتایی پێدێت؟ زۆر بەداخەوە کە ئەو دۆخی هاتووەتە ئاراوە پێم وایە کە زیانێکی زۆری دەبێت لە هەموو لایەکەوە ئەو شەڕی هەڵگرساوە. من پێم وایە کە ئێمە پێویستمان بە ئەوەیە گوێ لە ئیسرائیل و ئێران بگرین بۆی بزانین چیان هەیە بێڵێن. ئێستا سەرۆک ترامپ وتوێتی ئەگەر من ئەوە دەست بکەوێت کە بە دوایەوەم بێگومان شەڕ دەوەستێت. دۆخەکە ئەوەیە کە ئێستا ترامپ نازانرێت ترامپ چی دەوێت بە دوای چیەوەیە. کێشەکە ئەوەیە ترامپ بەردەوام مێشکی دەگۆڕێت سات لە دوای سات بیرکردنەوەی دەگۆڕێت. ئەمە یەکێکە لە کێشەکان. ئێستا ترامپ کێشەکە ئەوەیە چی بە سەرکەوتن دادەنێت، چی پێی وایە چی سەرکەوتووە. من نیگەرانم لەبارەی دۆخی ئێرانیشەوە چونکە دۆخ خراپە، دۆخی خەڵک خراپە. هەروەها ئێرانیش لە بەرامبەردا تەنها بنکەی سەربازی نەکردووەتە ئامانج بەڵکو خەڵکی مەدەنی و کۆمەڵێک وڵاتی کردووەتە ئامانج. بەڵێ کەواتە پێتان وایە ئەوەی کە ئەمریکا کردوویەتی یا و بڕیارەی کە ئەمریکا و ئیسرائیل بە هاوبەشی بۆ هێرشکردنە سەر ئێران داویانە بڕیارێکی سەرکەوتو نەبووە. کەواتە ئێوە پێتان وایە لێکدانەوەکان سەبارەت بم بڕیارە لە نێو خۆی ئەمریکا و هاوکات بەشێک لەوانەی کە دژی بڕیارەکان بوون چۆن دەبێت؟ هەڵ بە گوێرەی خەمڵاتنی من هیچ گوشارێک لەسەر ترامپ نەبووە هێرشە بکات. هیچ ئاماژەیەک نەبوو کە ئێران لەسەر لێواری دروستکردنی چەکی ئەتۆم یاخۆت دروستکردنی موشکی دوورهاوێژ یاخۆت ئاماژەیەکی ڕوون نەبوو لەسەر ئەوەی کە ئێران بە تەواوی هێڕەشەی دروست کردووە. پێم وایە کە ئاماژەیەک نەبوو بۆ ئەوەی دەری بخات ترامپ بۆچی لە ئێران تووڕێیە. چونکە بەڵام لەگەڵەوەشدا بیرمان نەچێت کە ئێرانیەکان یاخۆ دەسەڵاتدارانی ئێران بەپرسیار بوو لە کوژرانی دەیان کەسدا سەدان کەس لە خۆ پیشاندانەکاندا. پێم وایە کە ترامپ یاخود ئیدارەی ترامپ ئەو هێرشەی کردی تا ئێستا بنەمایەکی ڕوونی نەبووە. باشە بەڵام بەڕێز جوانە چەندین جار دانوستان لە نێوان ئێران و ئەمریکا و نێوەندگیرەکانیان بەڕێوە چوو و پێشووتریش هەوڵ دراکە لە ڕێگەی دانوستانەوە ڕێککەوتن بکرێت بۆی کە ئێران بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێت. بەڵام ئێران ئامادە نەبوو لە سەرمێزی دانوستانم بابەتەیەک لای بکاتەوە. پێت وایە بۆچی نەیانتوانی لەگەڵ ئێران بگەنە ڕێککەوتن و ئێران بۆچی ئامادە نەبوو لەگەڵ ئەمریکا ئەم بابەتە لە سەرمێزی دانوستانێک لای بکاتەوە نەک لە بەرەکانی شەڕ و لە نێو خاکی وڵاتەکەی؟ ئێران لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی دۆخی سەخت بووەتەوە چونکە داواکاریەکی زۆری لەسەر دروستکراوە لە دانوستانەکاندا. بەڵام ئەوەی کە ڕوون بووە کە ئەمریکا داواکاریەکی ڕوونی نەبووە خوددا داواکاریەکانی زۆر سەخت بوون لەسەر ئێران. یەکێک لە داواکاریەکانی ئەوە بوو کە پەتەواوی پرۆگرامی ئەتۆمی هەڵوەشێنێتەوە و سفری کاتەوە. پێم وابوو ئەمەش لە لای ئێرانەوە قبول نەکراوە. هەروەها ئەوەی ترامپ کردوێتی ئەوەی کە ئیدارەی ئەمریکا کردوێتی داواکاری قورس بووە لەسەر تاران. لەگەڵ ئەوەشدا تۆ هەستاوی ڕێبەرەکەی شیانت کوشتووە واتە شانازی دەوڵەتەکەت کوشتووە. ئەمەش دۆخەکەی دیکە ئەمە دۆخەکە هێندەی دیکە ئاڵۆز دەکات بۆ دانوستان. دانوستانەکان هێندەی دیکە سەخت دەکات ڕێکەوتنی هێندەی دیکە سەخت دەکات. پێم وایە کە ئەگەر ئێران بەڕوونی ئەوەی بگوتایە بە جیهان کە ئەو بە دوای چەکی ئەتۆمیەوە نییە و بەڕوونی
قسەی بۆ وڵاتانی ناوچەکە و تەنانەت جیانیش کردای ئەو کاتە گوشارێکی زیاتر لەسەر ترەمپ دروستە بووەوەی کە ئەو شەڕە ڕابگرێت بێگومان ئەو کاتە ترەمپ زیاتر پاپەت دەبوو بە دیپلۆماسی. باشە پێت وایە دەرفەتێکی دیکە مابێت بۆ چارەسەری دیپلۆماسیە بۆ ڕێککەوتن لەبەرەوەی عەلی لاریجانی باسی لەوە کرد کە ئەوان دانوستان لەگەڵ ئەمریکا هیچ کاتێک ناکەن و ترامپ وتیەتوان لە ڕێگەی دانوستانەوە کێشەکان چارەسەر بکەن. دەرفەت ماوە بۆ چارەسەری دیپلۆماسی لەسەر ئەم بابەتە؟ با ڕازگۆ بین لەگەڵ خۆماندا یەکەمین چارەسەر و کۆتا چارەسەر هەر دیپلۆماسیەتە. گرنگ نییە شەڕ چەندە بەردەوام بێت بێگومان تۆ دەبێت پەنابیتەوە بە ڕێکارە دیپلۆماسیەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان. لەگەڵ ئەوەشدا پرسیارێک دێتە ئاراوە، پرسیارەکە ئەوەیە ئایا سەرکردنەوەکانی ئێران هەڵوێستیان چی دەبێت کاتێک دیپلۆماسیە دێتە گفتوگۆ، کاتێک دیپلۆماسیە دێتە پێشەوە ئەم ڕژێمە یاخود ئەم ستراکچەرە نوێی حکوومەتی ئێران چۆن مامەڵە دەکەن؟ ئایا دەیانێت لەگەڵ ئەمریکا بگەنە ڕێکەوتن؟ ئایا ڕەتی دەکەنەوە؟ بەشێک لە ڕێخنگران پێیان وایە کە ئێران ئەمریکا و ئیسرائیل حەزیان لەم ڕژێمە نییە، بەڵام ئەگەر تۆ سەیری دۆخی ڤەنزوێلا بکەیت کە تا ڕادێک نزیکە کاتێک ترەمپ بەردەوام ڕەخنەی لەسەرکردایەتی ڤەنزوێلا دەگرت، تەنها ڕەخنەی لێ کەس دەگرت، کەسەکەیشی لا بردیەوە بۆ ئەمریکا، دواتر ڕژێمەکە ڕێکەوت لەگەڵ ئەمریکا. باشە، بەڵام دۆخی ڤەنزوێلا لەگەڵ ئێران جیاوازە. ڕاستە ئێستا سەرکردەی باڵای ئێران ڕێبەری ئەو وڵاتە کوژاوە و کۆمەڵی گۆڕانکاری دیکە شاتۆتە ئاراوە. پێتان وایە ئەمە هیچ لە هاوکێشەکان دەگۆڕێت؟ ئایا ئەوەی کە ئەمریکا باسی لێوە دەکات بە تایبەتی دۆناڵد ترامپ بۆ گۆڕینی ڕژیم لە ئێران تا چەندە دەتوانێت سەرکەوتوو بێت، ئەمە ئامانجی ئەمریکایە یا ئامانجی دیکەشی هەیە بۆ ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی سەقامگیر بێت لە دوای گۆڕانکاری لە حکوومەتی ئێران؟ بەڵێ ئێستا پرسیارەکە ئەوەیە کە تۆ چۆن گۆڕانکاری دەنیتە ئاراوە لە ئێراندا. ئێران لەلایەن ئەمریکاوە باش دۆخەکەی هەڵنەسێنراوە، چونکە ئێران دۆخێکی زۆر ئاڵۆزی هەیە. ئێران وڵاتێکی پڕە پێکهاتەیە، ئابوووریەکەی تێکشکاوە، گوشارێکی زۆری سزاکانی لەسەرە، بەڵام خەڵکەکەی تێگەیشتون، خەڵکەکەی تا ڕادێک دەست و پەنجەیان شل کردووە لە مامەڵەکردن لەگەڵ سزاکاندا. بێگومان ئێران ڤەنزوێلا نییە، بێگومان ئێران وڵاتێکی تەواو جیاوازە، بەڵام ئەوەی ئێمە دەمانەوێت یاخود ئەوەی کە ئەمریکا دەیەوێت سەقامگیری هەبێت بۆ خەڵکی ئێران، دۆخی خەڵکی ئێران باشتر بێت. ئێمە پێویستە ئەگەر من بم سەرنجی سەرەکیم لەسەر ئەوە دەبێت کە خەڵکی ئێران دۆخیان باشتر بێت، نەک بێن بڵێم حکوومەتەکە ئەو بکە ئەو نەکا. خەڵکی ئێران زۆریان چەشتووە بەدەست سزا و ڕژاکە سزاکانەوە. پێویستە خەڵکی ئێران بێنەگۆ، پێویستە قسەی خۆیان هەبێت، بڵێن ئێمە داهاتوومان دەوێت، بڵێن ئێمە ئەوەمان دەوێت و ئەوەمان ناوێت. ئەمە شتێک نییە تۆ ڕەخنەی لێ بگریت، پێویستە پشتیوانی خەڵک بکەیت. باشە، من دەگەڕێمەوە لای بەڕێزت، بەڕێز جوانە لەگەڵم بمێنەوە. چەند وێنێکی تایبەتمان بەدەست گەیشتووە لە بەحرینەوە کە دەنگی تەقینەوە دەبیسترێت و هاوکات دووکەڵێکی زۆر لەو ناوچەیە کە هێرشی کراوەتە سەر بەرز دەبێتەوە. کەمێک بەر لە ئێستاش زەنگی ئاگادارکردنەوە لە بەحرین لێ درابوو، وەزارەتی ناوخۆی بەحرینەمەی پشتڕاست کردەوە، وتی زەنگی ئاگادارکردنەوە بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیان و پاراستنی ئەوانە بۆی کە بچنە پەناگەکان و لە شوێنی سەلامەت بمێننەوە. بەڵام ئەوەی کە دەبینرێت دیارە هێرشێکی بەرفراوان کراوەتە سەر بەحرین، دووکەڵێکی زۆر بە ئاسمانی بەحرینەوە دەبینرێت. مەنامە بە تایبەتی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کراوەتە ئامانج. بەحرین یەکێک لە وڵاتانەیە کە بنکەی هێزەکانی ئەمریکای لێ بە تایبەتی بنکەی هێزی دەریایی ئەمریکا لە پێگاکانی بەحریندا دەمێننەوە لە ئەو ڕێڕەوە ئاویانەی کە بە تایبەتی هاوسنوورە و نزیکە لە سنووراویەکانی ئێرانەوە. چەندین جاریش بنکەی هێزی دەریایی ئەمریکا لەوێ کرایە ئامانج. هاوکات ئیسرائیل هێرشێکی بەرفراوانی بۆ سەر لوبنان دەست پێ کردووە لەگەڵ ئەوەی کە حزبڵای لوبنانیش ڕای گەیاندووە ڕاستەوخۆ هاتوونەتە ناو شەڕێکەوە لەگەڵ ئیسرائیل و ئەوانیش
بەرپرسیارەتی خۆیان لەو هێرشانە ڕاگەاند کە شەوی ڕابردووە ئەنجام درابوو بەرامبەر بە ئیسرائیل. ئەوەی کە دەبینین بەحرینە دووکەڵێکی زۆر بە ئاسمانی بەحرینەوە دەبینرێت کە کەمێک بەر لە ئێستاش ئاگاداری بە هاوڵاتیان درابوو کە بچنە پەناگەکان و لە شوێنە مەترسیدارەکان دوور بکەونەوە. دەگەڕێمەوە لای میوانەکەم. بەڕێز جوانە، من ئێستا باسی دۆخی بەحرینم کرد، هێرش کراوەتە سەر بەحرین و ئەمە چەندین جارە کە بنکەکانی ئەمریکا بنکە سەربازیەکانی لە وڵاتانی عەرەبی بە ئامانج دەگیرێن. پێت وایە وڵاتانی عەرەبی کاردانەوەیان لە بەرامبەر ئەم هێرشانەدا دەبێت چی بێ لە کاتێکدا بەشێکیان ڕۆڵی نێوەندگیریان دەگێڕا لە نێوان ئێران و ئەمریکادا، بەڵام ئێستا لەلایەن ئێرانەوە هێرشیان دەکرێتە سەر نەتەنها بنکە سەربازیەکانی ئەمریکا بەڵکو شوێنی مەدەنی و نیشتەجێبوون و فڕۆکەخانەکانیش تا ئێستا کراوەتە ئامانج لە وڵاتانە. ئەوان بژاردەیان هەبوو. زۆر ئاسایی بوو کە ئیسرائیل و ئەمریکا هەڵسەنگاندن بۆ ئەوە بکەن کە ئەگەر هێرش بکەنە سەر ئێران ئەوە ئێرانیش پەلاماری تەواوی ناوچەکە دەدات. واتە ئیسرائیل و ئەمریکا بێگومان پێشبینیەوەیان کردووە، بێگومان هەڵسەنگاندیان بۆ ئەو کردووە کە بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە لە هەموو وڵات عەرەبیەکان دەکرێنە ئامانج. هەروەها پێم وابێ ئەمەیان بۆ ئەوە کردووە کە وڵات عەرەبیەکانیش بچنە پاڵ ئەمریکا و ئیسرائیل بۆی لە هێرشی ئێراندا بەشدار بن. پێم وایە ئەوە جۆرێکە لە ڕاکێشانی ئێران بۆ ناو شەڕەکە، یاخود ڕاکێشانی وڵاتانی عەرەبی بۆ ناو شەڕەکە بۆ ئەوەی کە بچنە پاڵ ئیسرائیل و ئەمریکا. ئێستا دۆخەکە زۆر ئاڵۆزە، وەکو تۆپێک ئاگر وایە، هەموویان پەلاماری یەکتر دەدەن. پێم وایە پاش ماوەیەکی دیکە بەرچاومان ڕوون دەبێتەوە کە چی ڕووی داوە. من ئەوەی کە دەڵێم ڕای شەخسی خۆمە، من ئێستا زۆر نیگەرانم لەبارەی ئەوەی ئەو هەوڵانی کە ئیسرائیل و ئەمریکا دەدەن بۆ ئەوەی کە هەموو وڵاتەکان بخزێنە ناو شەڕەکەوە. ئێستا لوبنانیش جارێکی دیکە خەریکە دێتە شەڕەکەەوە. لە کاتێکدا پێش چەند ساڵێک یاخود پێش کەمتر لە 2 ساڵ هەزاران کەس لوبنانیان جێش بۆی شەڕەوە. من بە تەواوی دژی حیزبوڵڵام و خۆشم لیان نایەت، بەڵام بەداخەوە خەڵکی ئەوەیش بوونەتە قوربانی. ئەوەی ئاوارە دەبووە حیزبوڵڵا نییە، خەڵکی سڤیلن. ئەوەی کە کوژراوە بۆ نمونە ئەوەی لە تاران کوژراوە ئایەتوڵڵا نییە، خەڵکی سڤیلە. ئەوەی بێکارەبا بۆ خەڵکی سڤیلە. پێویستە ئێمە سەرنجمان لەسەر ئەو بێت کە تۆ هێرش دەکەی سەرنج لەسەر قوربانی بێت، سەرنج لەسەر زیانە مادیەکان بێت. باش، ئاماژەتان بە دۆخی لوبنان و هەروەها بەشداری حیزبوڵڵا لەو شەڕە کرد. ئەگەر جارێکی دیکە ئەم شەڕانە بەرفراوان بێت، بازنەی ئەم شەڕە بەرفراوان بێت، حیزبوڵڵای لوبنانی و گروپەکانی بەرەی مقاومەش بێنە بازنەی ناو ئەم شەڕەوە، پێت وایە چی ڕوودەدات؟ ئایا ئەم بازنەی بەرفراوانتر دەبێت؟ ئایا دۆخەکە بەرەو تەقینەوەیەکی مەترسیدار ناچێت؟ زۆر قرسە تۆ بڕیار بدەی کە شەڕ چۆنە و چییە. ئێمە ئێستا هێرش کراوەتە سەر ئێران دەیبینین، بەڵام بەرپەرچدانەوەی تون هەبووە لە ماوەی چەند مانگی ڕابردووشدا، بە تایبەتی دوای ئەوەی کە غەزە شەڕەکەی تەواو بوو. بینیمان کە ئیسرائیل چۆن هێرشی کردە سەر ناوچەی نوێ، هێرشی کردە سەر لوبنان. ئیسرائیل چۆن هەوڵیدا کە خۆی فراوان بکات، دەسەڵاتی خۆی زیاتر بکات. ئایا ئەمە چ شەڕێکی ئیسرائیل دەیەوێت؟ کەس نازانێت. زۆر باشە. پێتان وایە ئەوەی کە ئێستا چاوەڕێی ئێران و هەروەها دۆخی ئیسرائیل و ئەمریکا دەکات چییە لە کاتێکدا کە هێزێکی زۆر لە ئەمریکاوە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووە و هەروەها هێرشەکانی یەکتر لە هەردوو لاوە بۆ سەر یەکتر چڕ بووەتەوە؟ ئایا تەنها ئامانج ئەوە بوو کە سەرکردە باڵەکانی ئێران بکوژرێن و گۆڕانکاری لەو وڵاتەدا دروست بێت، یا ئامانج ئەوەیە کە ئیتر ئێران ئەو هەڕەشەیە نەبێت کە ئەمریکاوە و هاوپەیمانەکانی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرژەوەندەکانی خۆیان دەبینی؟ ئەمە مسۆگەر دەبێت؟ وەکو دەردەکەوێت دوو شوێن هەیە، یاخود دوو پێگە هەیە کە پێویستە ئێمە سەرنجی بخەینە سەر.
دوو خاڵ زۆر گرنگە بۆ نمونە سەرکردەکانی ئەمریکا و سەرکردەکانی ئێران چی دەکەن و بە تەمایل چین ئێستا لە هەردوو لایشەوە پێم وا بێت کە خواستێک هەیە بۆ ئەوەی کە حکوومەتی ئێران یاخۆت ئەو حکوومەتەی کە دێتە سەر تەخت لە ئێران دوژمنەتی ئەمریکا نەکات ئەمە خواستی ڕوونی ترامپ و ئیسرائیلە کە ئەو حکوومەتەی کە دێتە سەر دەسەڵات لە ئێران پێویستە دوژمنکاری ئەمریکا نەکات من هەمیشە بە قوتابیەکانم دەڵێم کە تۆ کاتێک نوێژوو دەنووسیتەوە پێویستە بە باشی بنووسیتەوە کێ هێرشی کردووە کێ بەرگری کردووە ئێستا ئایا ئەم سەرکردانەی ئێران کە دێنە سەر تەخت بە تەمان شەڕ بکەن ئەگەر بە تەمای دوژمنکاری ئەمریکانە بن پێم وایە دۆخەکە ئاساییە وەروها دۆخەکە ئاسایی دەبێتەوە ئەگەر بیانێت وڵاتەکەی خۆیان بەردەوامی پێ بدەن و لە پێگەی خۆیان بمێننەوە من پێم باشە ئێران دانوستان بکات و بەردەوام نەبێت لە دژمنکاری ئەمریکا من نازانم ئەوە جوڵەیەکی قبولکرااو دەبێت لەلایەن بەرپرسانی ئێرانەوە یاخودنا بەڵام پێم باشە وا بکەن و زیاتر بەرپەرشدانەوەی ئەمریکا نەکەنە بەرنامەی کاریان لەگەڵ ئەوەشدا ئایا پرسیارەکە ئەوەیە پێویستە ئەمریکا و ئیسرائیلیش بیرۆ بکەن و ئایا هەمیشە بژاردەی سەربازی باشترین ڕێگەی بۆ ئامانجەکانیان یاخودنا باشە با منەوە لە جەنابەت بپرسم کە بۆچی ئیسرائیل و ئەمریکا بژاردەی سەربازیان هەڵبژارد ئایا ئەم بڕیارێکی ئیسرائیلی بوو یا ئەمریکی بوو چون ئەم ئۆپراسیۆنە بۆ ئۆپراسیۆنێکی هاوبەش ناوبرا بەڵام لە پێشووتر لە مانگی حوزەیران لە شەڕی 12 ڕۆژەدا ئیسرائیل هێرشی کرد دواتر ئەمریکا پاڵپشتی لە هێرشەکانی ئیسرائیل کرد ئەم جیاوازیانە چۆن دەبینی؟ لە ڕاستیدا من هیچ بیرۆکەیەکم نییە من ناتوانم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە بەداخەوە باشە سپاس دەکەم بەڕێز جوانە هێڵت کەمینگز بەڕێبەری بەشی توێژینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی بلۆر لە تەکزازی ئەمریکاوە لەگەڵم بووی زۆر سپاس